کۆبوونەوەی خۆڵ و خاشاک و کەمی کارەبای نیشتیمانی و گرانی پارەی ئەمپێری مۆلیدەی ماڵان بووەتە گرفتی سەرەکی ڕۆژانەی دانیشتوانی کەرکووک، نەبوونی خزمەتگوزاری و دواکەوتنی پرۆژەکان و کەم و کورتی لە بەدەمەوە هاتنی داواکاری هاوڵاتیان نیگەرانی لێکەوتووەتەوە. کە حکومەت هیچ شتێکی نییە، نە ئالیاتێکی هەیە، نە شتێکی هەیە بۆ پاکردنەوەی ئەم کەرکووکە. دواتر بەیانی دوو بەیانی ئەڵێن لە مانجی داهاتووە ئەبێتە بە 15,000 دینار. 15,000 دینار مۆلیدە آخر زوڵم نییە تۆ لەسەر بەحرێکی نەوت ژیاوی شاری کەرکووک بێتە 15,000 دینار بداتە مۆلیدە. باشە بۆ بیدە ئەگەر 4 ئەمپیر ڕێجە بکاتە 60,000 دینار. ئەزانی داخوازی هاوڵاتی لە میلەتی زیندووە دێ. باشە ئەم دەسەڵاتە من بە تێگەشتی من ئەم دەسەڵاتە تا تۆ بێدەنگ بی ئەمان بێدەنگن و هیچ ئەشکالیان نییە. تاک لەم شارەیە بەداخەوە یعنی تاکی مردووە ناتوانێت داوای مافە سەرەتاییەکانی خۆی بکە. کاکە کارەبا هەر من نیم سە من هاتووم لێرە کاکە من کارەبای خۆم هی ماڵەکەم نابڕێ بەڕاستی، بەڵام هاتووم داوای بۆ تۆ ئەەکەم، بۆ پۆلیسێکەکەم، بۆ ئەو خەڵکە ئەەکەم بەداخەوە. یعنی خاشاک ئەم شاری تەنیوە شەرمە بۆ دەسەڵاتێک کە ڕۆژانە بەرپرسەکانی لە دەواازەکەی شارەوە هاتوچۆکەن کە ئیبینن بەڵام چاو لە ئاسیا داخەن. ئیدارەی کەرکووک پەرلەمانی عێراق بە بەرپرسیار دەزانێت لە ئاستەرخان نەکردنی بوجە بۆ پرۆژەکانی شارەکە و نیگەرانن لەوەی پەرلەمانی عێراق کەرکووکی پشتگوێ خستووە. ئێمە زبڵ لە کەرکووکەر طبعاً ڕۆژانە 300-400 تەن زیادەکە. ئێمە وەختی خۆی شەریکەی ئۆرانۆسمان هەبوو، ئۆرانۆس كلفة رفع الطن الواحد هەر تەنێک بە 22 دۆلار کابرای شێکل و پارە هەبوو. بەڵام دوای 2014ەوە کە شەریکەیەکی تر هات خالد شنکی ئەو وەختە بۆ گۆترە بەڕاستی ینی پارە هەبوو سەرفیانە کرد. ئیستا نە پارەکە ماوە نە بەغاش دەعمتەکە زبڵەکەش زیادی کرد و خۆتان شەزان کەرکووک زیادی کرد بە بۆنەی داعش و نازح و خەڵکێکی زۆر لە ناوشاری کەرکووکە زیادی کردووە. لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 هیچ بڕاپارەیەک بۆ کەرکووک تەرخان نەکراوە. ئەمەش دوای ئەوە هات لە پەرلەمان داوا کرا بودجە بۆ کەرکووک تەرخان نەکرێت چونکە بەوتەی پەرلەمانتارانی کورد گەندەڵی و ناشەفافی وە هەدەردان لە بودجەی شارەکە دەکرێت. هەر ئەمەشە بووەتە هۆکاری ئەوەی ئیدارەی کەرکووک نەتوانێت بەشێک لە پرۆژەکان تەواو بکات و خۆڵ و خاشاکی ناوشاریش وەکو پێویست پاک بکاتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.